لەسەرم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز سیپان شێروانی ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاک سیپان بەخێر بێی. ئەم بڕیارەکەی دراوە بۆ ئاگادار نەبووین. بەڵام کۆتەتەوەم باش ئێمە ئەو سەرژمێریە کە لە کۆتایی ساڵ کۆتە سەرژمێری کە کرا لە عێراقدا نسبەی دانیشتوانی هەرێمی کوردستان و سەرجەملانەکانی دیاری کرد. ئەمەش دەری خست کە فەرقێک لە بینی ئەو ڕێژەیە هەیە کە بۆ هەرێمی کوردستان لە موازنە و لە بابەتەکانی تردانراوە لەگەڵ ئەو نەتیجەی کە لە سەرژمێریدا دەرکەوتووە. بۆیە دەبواە تعدیلی هەموو شتێک بکرێتەوە کە پەیوەست بە هەرێمی کوردستان بێت. هەر لە بەرواری 24 شوباتی ساڵی 2025 ئەو ڕۆژێک کە ئەنجامی کۆتایی سەرژمێری عێراق ڕاگەیەنرا من نووسراوێکی فەرمیم بۆ سوودانی و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کردوت لە نەفسی ڕۆژ داوام کردو دەبێ حەسای هەرێمی کوردستان لە بودجەی ئێتحادیدا لە مەودووە بە پێی نەتیجەی سەرژمێری بێت. وەڵامت وەرگرتەوە؟ بەڵێ وەڵامی سوودانی و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی فدرالی وەرگرتەوە بەوەی کە لە موازنەکانی داهاتوودا لە عێدادکردندا لە کاتی ئامادەکردنیدا ئەوە ئەم ڕێژەیە بەرچاو دەگیرێت کە لە نەتیجەی سەرژمێریدا مادام ئەویان بەتۆوتوە لە وەڵامی داواکاریەکەی تۆی ئێستا ئەمە لەسەر چ بنەمایەکی یاسایی کەم کراوەتەوە؟ ئەمە کەم هیچ جۆرە دەست تێخستنێک لە کاروباری سەرژمێریدا جێگای قبول نییە. جا تعریب و ما تعریب شت نەما بەسەر کوردی بێنن هەر ئەمەما بە ئاشکرا ژمارەی دانیشتوانی کوردستان کەم بکەنەوە. ئەخر بەبێ هیچ بنەمایەکی یاسایی کاکسیپان ئەتوانن یعنی کەواتە لەسەر چی ئەماکەن؟ خۆی ڕۆژانە سەدان شتی نایاسایی دیش بە هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەو سەیتەرانەی لە بینی هەولێر و پەیوەندی بە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانەوە هەیە و پەیوەندی بە زۆر بابەتی ترەوە زانی هەموو ئامانجێکیانەوەیە هەر کون و کوژ بنێک هەر کونێک ببینن کە دەتوانن بەکاری بینن بۆ زەعیفکردنی هەرێم بۆ لێدانی هەرێم بەکاری دەهێنن. ئێستا حەز دەکەی ئەمڕۆ لێرەیە بەدەیان ڕێکاری نایاسایی و نادەستوری ئەوان بەرامبەر بە هەرێمی کوردستان بەتایبەت لە بواری داراییەوە پێتان دەڵێم کە ئەومانجیان لە خەفەکردن و بچووکردنەوەی هەرێمی کوردستان تەنیا دژایەتیکردنێکی ئابووریە یان سیاسیە یان هەموو ڕەهەندێک دەگرێتەوە هەموو ڕەهەندێک ئەمە بچووکردنەوەی پێکەوتەی کوردە لە عێراق بەتایبەتکاری لەسەر ئەمە کردووە لە عێراق لایەن هەیە. دەزانی شۆڤێنی هەن ئێمە دەبینین ڕۆژانە هەندێک لایەنی شۆڤێنی لە عێراقدا لێدوان لە دژی هەرێمی کوردستان و لە دژی کورد و لە دژی پێشمەرگە دەردەکەن. ئەم لایەنانەی کە لەو فترەیە بوویتە عادەتیان هەمدە هەردەمیان بکەنەوە هێرشەکەکەنە سەر کوردستان. ئەو برادرانەی وەزیری تەختیتیش هەر نزیکن لەوانەوە بۆیە ئامانجەکەیان ڕوونە. باشە کاکسیپان دەگەڵم بمێنەرەوە هاوڵاتیانی هەڵەبجە قسەیان کردووە لەسەر ئەم بابەتە و دەڵێن سیاسەتی بەغدا هەمیشە برسیکردنی هەرێمی کوردستان بووە و بڕێنی موچەوقوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. ئێوەش لەگەڵمان بینەر بن با پێکەوە ببینین. حکوومەتی عێراقی هەرچی پێ بکرێ ئەوە هەر بێمنەت ئەیکات چونکە ئێمە هەر ئەو بجەمانیە تەنیا ئێمە موچەمان لای حکوومەتی عێراقی نییە تەنها پارێک گەنمان لای حکوومەتی عێراقی نییە ئێمە بودجەی تەشغیلیشمان هەیە پرۆژەکان ئەوێ ساڵانە هەموو پارێزگاکان حکوومەتی عێراقی چۆن تەمیلی پارێزگاکانی جنوبەکە تەمیلی پارێزگاکانی کوردستانیش بکە چونکە ئێمە بەڕاستی نەوتمان تەسلیم کردووە ئیتر ئەبێ داهات وەکو یەک بە یەکسانی دابش کرێ بە پێی چڕی دانیشتوان. حکوومەتی هەرێم ئەمڕۆ بدەونێت ئەمڕۆ ئەمڕۆ ژمارەیەکی قورسیشە لە هاوکێشە سیاسیەکانی عێراق و وڵاتانی هەرێمایەتی. حکوومەتی عێراق لە ڕابردوو بە شەڕ بەهێز بە زەبری عەسکەری هەرچی پێکرا کردی هیچی نەیتوانی مسەیتەر بێ بەسەر کووردا هاتووە بە چەکێک لێمان ئەدا چەکەکە بریتێ لە برسیکردنی خەڵک برسیکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان. حکوومەت هەرێم پابەندە هەتا ئێستا کە مانگانە 120 ملیارەکە ئەنێرێ بەڵام بەداخەوە دوێنێ بۆ ئەوەی کە کێشە بۆ حکوومەت هەرێمی کوردستان دروست بکرێ دیسان هاتوون لەو ڕێکەوتنەی کە کراوە دیسان بڕێ پارەی زۆریان لێ بڕیوە کە حکوومەت هەرێم ئەبێ خۆی تەمیلی ئەو کەم و کورتیانە بکات و بیتاتەوە بە فەرمانبەران. ئەمە لە کاتێکایە کە حکوومەتی هەرێم ڕێکەوتنەکە لەسەرەوە بۆ کە نەوت ڕادەستکا کە 120 ملیارەکە ڕادەستکا ئەم پابند بووە بە بڕیارەکانی بەڵام ئەوە بەغایە پابند نابێ بە بڕیارەکانی. کاکسیپان گوێمان لە هاوڵاتیان گرت ئەوە نوێنەریەم هاوڵاتیانن لە عێراق چۆن ئەم نیگەرانیانە تەرجەمە دەکەن چۆن ئەیگەێنن بە عێراق؟ زانی پەرلەمان مەتبەخی سیاسیە پەرلەمان ئەو شوێنەیە کە یاساکانی تێدا دەردەچێت بە تایبەت دەسەڵاتی دارایی حکوومەت دەوەستێتەوە سەر موازنەش ساڵانە لە پەرلەمان
دەردەچێت کە گرنگترین پرۆژەی یاسایە لە هەموو پارلەمانانی جیهانەوە دەردەچێت. هیچ مەترسیەکەیە لەسەرەوەی کە ئەمەی ئێستا وەزارەتی پلاندانان و ڕێژەی هەرێمی کوردستانی دیاری کردووە لە موازنەی ساڵی داهاتوو جێگیر کرێ؟ باوەڕ بکە بابەتەکانی پەیوەست بە موازنە ئەوەندە ئالۆزن، یعنی سەدان شت هەیە تێکەلکێش کراوە تێکەڵاو کراوە وەزعێک دروست کراوە کەس نازانێ ئەمانە چیان بەچی کردووە. ینی مەترسی زیاتر هەیە کە لەوەی لە ڕابردووە کراوە بەرامبەر سەدان هەرێمی شت هەیە ئەبێ کوردستان؟ ڕاست بکرێتەوە، سەدان شت هەیە. من دەمەوێت ئەم دەرفەتەوە ئەم مینبەرە بقۆزمەوە بۆ گەیاندنی هەندێک پەیام بۆ ئەوەی بزانین ئەو موازنەی کە لە پێشماندایە بە تەوەقعی من 26 نییە 26 ساڵێکی بێ موازنە دەبێت، موازنەی 27 ئەگەر بوو هەندێک نقطەی زۆر چارەنووساز هەیە دەبێت لە بەرچاو بگرین، ئەگەر نەگرین ڕوبەڕووی کێشەی دارایی گەورە دەبینەوە و مەشاکلی دارایی قڕستر دەبێت لەگەڵ بەغدا. و لەگەڵ ئەوەش پێم بڵێ کە ئێستا ئێوە داوا بەرزەکەنەوە داوای یاساییەکەن لە دادگای فیدرالی؟ بەر لەوەی کە باس لە نقاطەکان بکەم بەڵێ با نەتیجەکان بزان ئەگەر بێت و دەستکاری بکرێت حتما ڕێکاری یاسایی دەستکاریکردن نیە با نەتیجەی ئەم بڕیاری کۆتایی ببینین بێگومان ئێمە دەستەوەستان نابین و ڕێکاری یاسایی لەم چەند ڕۆژەی داهاتوودا ئێمە بە شێوازێکی فەرمی پرسیار لەسەر ئەو بابەتە دەکەین و دەبێت لایەنە کوردیەکان یەک کەڵوێز بن قسەتان لەگەڵ یەک کردووە بۆ ئەوەی کە کەڵوێز بن تا کوێستان نەخێر بەڵام دەبێت لە هەفتەی داهاتوو هیوادارین لەمە هیچ لایەنێک دژ نەوەستێتەوە. ئێمە لە موازنەی داهاتوودا وەکو ئاماژەم پێدا ڕوبەڕووی زۆر کێشە دەبینەوە ئەگەر چارەسەر نەکەن یان ئەم نقطانە لە بەرچاو نەگرین. یەکێک لەوان ئەم بابەتەیە زانی ئێمە قەرارێکە لە محکەمەی ئیتحادی لەبارەی موچەوە دەرکراوە ئەمە یەکێک لە کێشەکانی دارایی بینی هەولێرە ئەو قەرارەیە. چونکە ئێمە ئێستا بین کار بە دەستور بکەین مادەی 121 بڕگەی سێم دەڵێ حەسەیەک بە هەرێمی کوردستان بدرێت بە پێی ژمارەی دانیشتوان هەر هاتینەوە سەر ئەو نقطەیە کە ژمارەی دانیشتوان جێبەجێ بکرێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە؟ بەڵێ دەبێت ئەمە جێبەجێ بکرێتەوەی کە لە دەستور داهاتوە ئەو لە بەرژەوەندی ئێمەیە لە بەرژەوەندی ئێمە بێ و ئێمە نەبێ ئێمە دەستورماندەوەی نە باشتر و نەخراپتر دەبێت حەسە بدرێت بە هەرێمی کوردستان. بۆیە یەکێک لە کێشەکانی تر ئەوەیە ئەگەر حەسەب بدرێت بە هەرێمی کوردستان خۆی کارەکانی خۆی ڕادەخی هەم دەسەڵاتی تەنفیزی هەیە هەم تەشریعیە هەم دەسەڵاتی قەزایی هەیە هیچی پێویست دەکا ئێمە لە بەغدا و موچەکانی ئێمە تەمویل بکرێت و بە پێی ئەو قەرارەی محکەمەی ئیتحادی ئەمە یەکێک دەبێت لە کێشەکان. دووەمیان بابەتی ئینفاقی فعلی ئەمە یەکێکە لە کێشەکان دەبێت حتمما چارەسەر بکرێت چونکە لە ساڵی 2014 کە بودجەی هەرێمی کوردستان لە مانگی شوباتەوە بڕدرا تا ئەم ساڵی ئێمە هەرێمی کوردستان نەوتی خۆی دەفرۆشت اعتمادی زۆرینەی لەسەر ئیراداتی هەرێمی کوردستان بوو بە نەفتی و نانەفتی نزیکەی 10 بۆ 15 هەتا 20% پشت بە بەغدا دەبەسرا بۆ مەسەلەی دارایی. بەڵام لە دوای ڕادەستکردنی نەفت و ڕاگررتنی نەفت لە ساڵی 2023 و ڕادەستکردنی ئەم 120 میلیارەکە ئەویش نایاساییە هەرێمی کوردستان تەواوی ئاعتمادی لەسەر بەغدا 80% ئاعتمادی دارای هەرێمی کوردستان لە بەغدا چونکە چۆن هەموو داهاتی خۆی نەوتی نانەدی دەداتە بەغدا وەرەگرێتەوە یان نا هەرێمی کوردستان؟ بەڵێ بەڵام چۆن سیرکە هەرێمی کوردستان تەواوی داهاتی نەوتی خۆی دەداتە بەغدا کە نەوتی ڕادەست کردووە بەشی زۆری داهاتی نانەوتی خۆشی دەداتە بەغدا ئەوەی کە دێتەنیا موچێ بەزەبەت جامەبەستی من ئەوەیە بۆیە لە موازنەی ساڵی داهاتوو وەکو موازنەی 2014 هەتا 2025 نییە حاڵەتێکی زۆر جیاوازە دەبێت بە هەر شێوازێک بوو بێتن هەندێک گۆڕانکاری ڕیشەی لە تەشریعی موازنەدا بکرێ ئەگەرنە ئێمە ڕوبەروی قەیرانی گەورە دەبینەوە. بامە بکەمە دوا پرسیارەمەم قەیرانە گەورەی کە باسیەکەی بۆ ئەمساڵ کەوتت پێ ناچێ یاسای بودجە هەبێ هەرێمی کوردستان لەبەردەم مەترسی گەورەتردایە؟ نه دوشتی جیاوازن. عێراق موازنەی نابێ لەبەرەوەی حکوومەت تەسریفی ئەعمال و دەسەڵاتی ئامادەکردنی موازنەی نیە و تا تەشکیلی حکوومەتی داهاتوو کاتێکی زۆری پێویستە بۆیە هەرێمی کوردستان و بەغدا درێژ دەکرێتەوە بۆ ئەو دەبێت درێژ بکرێتەوە مەسەلەی ناردنی موچەش کار بە 1/12 دەکرێت بە پێی مادەی 13 قانونی ئیدارەی مالی بەردەوام دەبێت بەڵام بابەتی موازنەی داهاتوو موازنەیەکی یەکلاکەرەوە دەبێت بە پێی ئەو گۆڕانکاریانەی لە 10 ساڵی ڕابردوودا ڕوویداوە نەفتی ئێمە ڕادەستی بەغدا کراوە داهاتی نانەفتیش ڕادەست کراوە بۆیە ئەگەر ئەم موازنەی داهاتوو هەندێک گۆڕانکاری ڕیشەی تێدا ئەنجام نەدەین تووشی کێشە دەبێت. زۆر سپاس دەکەم بەڕێز سپان شێروانی ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق بەخێر بێت.